ئایا دەزانیت کاتێک پەردەی گوێ تووشی دڕان دەبێت چارەسەری هەیە؟ تاوەکو ئێستا نەتپرسیوە کە ئایا پەردەی دڕاوی گوێ دەدوورێتەوە یان نا؟ وەڵامی ئەم پرسیارە و زانیاری زیاتر لە بەڕێز دکتۆر سەروەت تۆفیقسان ئەحمەد وەردەگرینەوە، پسپۆڕی قورگ و لوت و گوێ لە تاوەری تەندروستی سمارت. بەڕێزان، ئەمەی بینیتان نەخۆشێک بوو کە نەشتەرگەری دانانەوەی پەردەی گوێچکەمان بۆ ئەنجاما بوو. دیارە ئەم نەشتەرگەریە بۆ ئەو کەسانە ئەنجامە درێ کە پەردەی گوێچکیان کوونەبێت. جا با ئێستا بۆتان باسکەین ئایا پەردەی گوێچکە هۆکارەکانی چیە کاتێک کە کوونەبێت یاخود با بڵێن دڕانی پێ ئەکەوێت و ئەم نەشتەرگەریە بۆ کێ بکرێ باشترە. یەکێک لە نەخۆشیە باوەکانی گوێچکەی با بڵێن ناوەڕاست بریتە لە هەوکردنی درێژخایەنی پەردەی گوێی ناوەڕاست کە بێتە هۆی بە شێوەیەکی بەردەوام پەردەی گوێچکە کوونی تیابێت و لە ڕێی ئەم کوونەوانەیە هەوکردن و جەراحەت و شت لە گوێچکی نەخۆشیەکەیتە دەرەوە یاخود نەخۆشەکان هەندێک جار ئەڵێ دکتۆر من گوێچکەم گرانە و هەندێک جار نەخۆشەکە ئەڵێ دکتۆر ناتوانم من چم مەلە بکەم یا بۆ شێوازە. بۆیە پێویستەکە کە ئەم نەخۆشی چارەسەر بکرێ. یەکەم جار بۆ پێویستە گوێچکەکە وشک بکرێتەوانەوە تا هەوکردنەکەی نەمێنێ بە سەردانیکردنی پزیشکی پسپۆڕ پاکردنەوەی گوێچکەکە پاشان بەکارهێنانی قەترە و عیلاجی تایبەت بۆی تا گوێچکەکە وشکە بێ و دوجار ئەتوانین کە لەگەڵ نەخۆشەکە قەراری بۆ بین کە نەشتەرگەری دانانەوەی پەردەی گوێچکەی بۆ ئەنجام بین. ئایا لە حاڵەتێکە باشترین با بڵین سەرکەوتوترین نەشتەرگەری ئەنجامدرێ کاتێک کە بێت کە پەردەکە تا ڕادێک پەردەکە ئەگەر کوونەکەی بچووکتر بێ باشترە و هەروەها یەک لای بێ باشترە لەوەی کە هەردوو لا بێ و نەخۆشی درێژخایەنی نەبێت، جگەرەکێش نەبێت، با بڵین مەشروب خۆر نەبێت. ئەمانە کە ئەبێتە هۆی ڕادەی سەرکەوتنی نەشتەرگەریەکە کەمە بێتەوە، چونکە لە ڕاستیە سەرکەوتنەکەی لە ساڵنەوە نزیکە بێتەوانێ ئەگەر پزیشکی پسپۆڕی شارەزا نەشتەرگەریەکە ئەنجام بات. ئەو کەسانی کە باشتر وایە جارێ نەشتەرگەریەکەی بۆ نەکرێ بۆ ئەو گوێچکانەیە کە جاری هەوکردنیان هەیە تەڕە یاخود مناڵە تا 7 ساڵ باشتر وایە بۆی نەکرێ، یاخود ئەگەر هەردوو گوێچکەکە هەوکردنی درێژخایەنیان هەبێ باشتر بۆی نەکرێ، یاخود قەناتی ئۆستاکی کە لە ڕێڕەوی بینی گوێچکی ناوەڕاست و لوتە کە شێوەیەکی بەردەوام بگیرێ، ئەمانش زۆر جار نەجاحەت نایەنێ، یاخود گومانی ئەوە ئەکرێ کە بەڕاستی ئەگەر زیاگۆشتی با بڵین لوتی هەبێ بە تایبەتی لە گەنجانە ئەتوانێت ئەویشی لەگەڵا لا ببرێ ئەگینا لەوانەیە جارێکیکە پەردەکە وەرنەگرێت. و ئەو کەسانی کە گومانی ئەویان لێکرێت کە خوانەخواستە هەوکردنەکە زۆر درێژخایەن بێتەوە هۆی دروستکردنی کیسی ئێسخان کە پێوتێ کۆلیستاتۆما، ئەوە پێویستەکە جاری ئەوە پاک بکرێتەوانی ئەنجا پەردەکەی بۆ دابنرێ. و هەندێک جار ڕۆشەیە لەگەڵ دانانەوەی پەردەی گوێچکە لەوانەیە ئێسکەکانی گوێ ناوەڕاستیشی با بڵین نوعات لە خۆرانی تیاو بێ ئیشی خۆیان نەکەن، ئەویش پێویستەکە جاروای ئێسکەکانی بۆ دابنرێتەوە. و هیوادارم ئەم زانیارانتان بەدڵ بۆ بێت. زۆر سوپاس. سمارت وەرچەرخانە.